أشهد أشهد أن لا إله أن لا إله إلا الله إلا الله وأشهد وأشهد أن أن محمدا محمدا رسول الله. رسول الله. I bear witness I bear witness there is no God there is no God but Allah, but Allah, and I bear witness and I bear witness that Muhammad that Muhammad is the last messenger from Allah. is the last messenger from Allah. بناي خوي قورو مهربان، الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وشفيعنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. إما خمان بخوش حالة زانين ك دڵخۆشین بە تەواوی ئەو خزمەتانەی کە دەیکەین لە وڵاتی بەریتانیا. سپاس بەخوای پەروەردگار ئەمڕۆ زۆر دڵخۆش دەبین کە شەهادەهێنانی سێ خوشکی ئازیزمانە دێنە ناو ئاینی پیرۆزی ئیسلام و دڵخۆشین بەوەی کە ئەم خوشکانەمان بە ڕەغبەتی خۆیان و بە حەزی خۆیان ئاینی پیرۆزی ئیسلامیان هەڵبژاردووە و بەردەوامی ژەبین پشتیوان بەخوای پەروەردگار لە هەر هاوکاری و هەر یارمەتیە کە دەیان بێت و لە ماوەکانی ڕابردووش تا هەر بەردەوام بووین لەسەر ئەم خزمەتە و خۆی تەبارەک وتەعالا لێمان وەرگرێت و نەیداتەوە بەناو چاومان. I want to tell you my sister, I'm very happy you converting to Islam, and I want to say Islam is full of beauty, love, humanity, respect. We believe all the prophets from Allah, and we believe that Muhammad is last messenger from Allah. So I will give you Holy Quran and leaflet about Islam if you interested. I want to go to a Shahada to converting to Islam. First I tell you by Arabic, you just repeat after me and tell you in English later. Okay? Put your right hand like this. Okay. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. ئەم خوشکە بە ڕێزەشمان شەهادە دێنێت ئینشاءالله، بەس داوامان وایە هەر کەسێک ئەم ڤیدیۆی ئێمە دەبینێ تکامان وایە کە دوعای خەیریان بۆ بکەن، چونکە بەڕاستی دوعای خەیر بۆ ئەمانە زۆر گرنگە. خۆی تەبارەک وتەعالا ئیستیقامیان پێ ببەخشێ، بەردەوامیان پێ ببەخشێ و ڕێگایان ڕۆشن کات و بەردەوام لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام. Sister, I'm welcome to converting to Islam again. I want to tell you I'm very happy wallahi today. So inshallah you very good continue to in Islam. I tell you Arabic first, after you repeat after me. أشهد, just your finger like that. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. And English, repeat after me. I bear witness there is no God but Allah, and I bear witness that Muhammad is the last messenger from Allah. Is the last messenger from Allah. Thank you so much, sister. You're welcome to